حکوومەتی عێراق بۆ موچەی مانگی 11 بڕی 631 میلیارد دیناری ڕەوانەی هەرێم کرد. حکوومەتی هەرێمیش سەرقاڵی دابەشکردنی موچەی مانگی دەیە بە پارەکەی بەغدا کە 761 میلیارد دینارە بە پێی وتەی سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم بڕی 200 میلیارد دیناری دیکەش لەو پارە تازەی بەغدا ناردوێتی بۆ کورتێنانی موچەی مانگی دا بەکاردەهێنرێت. سەرچاوەکە وتیشی لەو 631 میلیارد دیناری بۆ موچەی مانگی 11 هاتووە، دوای دابشکردنی موچەی مانگیدا تەنها 430 میلیارد دیناری دەمێنێتەوە بۆ مانگی 11 بەمەش نزیکەی 550 میلیارد دینار کورتێنان هەیە. بەپێی زانیاریەکان وەزارەتی دارایی هەرێم داوای کردووە تا سەرەتای هەفتەی داهاتوو کورتێنانی موچەی مانگی 11 لە بەغداوە ڕەوانە بکرێت. چونکە نیازی وایە دوای دابشکردنی موچەی مانگیدا لە ڕۆژی دووشەممە ڕاستەوخۆ لە ناوەڕاستی هەفتەی داهاتووەوە دەست بە دابشکردنی موچەی مانگی 11ش بکات. لالایەکی دیکەوە وەفتێکی تەکنیکی وەزارەتی دارایی عێراق لە هەرێمەوە چەند ڕۆژێکە تاوتوێی دۆسیەکانی راپۆرتی داهات و خەرجی حکوومەتی هەرێم دەکەن. لە دوای کۆبوونەوەکەشیان لەگەڵ وەزیری دارایی هەرێم ئاواد شێخ جەناب ڕایگەیاند. لە ماوەی هەفتەیەکدا تەواوی داواکاریەکانی بەغدا لەسەر موچە جێبەجێ دەکەن. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی دارایی هەرێم شاندەکەی بەغدا تا سبەینە پێنجشەممە لە هەرێم دەمێنێتەوە و کارەکانیان تەواو دەکەن. ئەگەر ڕازی بوون بە راپۆرتەکانی خەرجی و داهاتی هەرێم ئەوە تا هەفتەی داهاتوو بڕیاری ناردنی پارەی تر بۆ موچەی مانگی 11ش دەدرێت. وتیشی بەهاتنی پارەکە لە 23 مانگەوە تا کۆتایی ساڵ موچەی موچەخۆران بۆ مانگی 11 دابش دەکرێت و ئەگەری ئەوەش هەیە کە چەند شوێنێک دابشکردنی موچەکانیان بکەوێتە دوای سەری ساڵ. پێشتر تیوار ئەو زانیاریەی ئاشکرا کردبوو کە موچەی مانگی 11 لە کۆتایی ساڵ یان دوای سەری ساڵ دابش دەکرێت. هەرچی موچەی مانگی 12 دەکەوێتە دوای سەری ساڵ و هەرێم و بەغدا دەبێت جارێکی تر لەسەر موچەی ئەو مانگەش ڕێککەوتن بکەنەوە.